کەرکک دەستی پێکرد دەنگۆی ئەوە بوو کە گوایە حەشدی شعبی هێزێکیان ناردووە بۆ خاڵی سنووری حاجی عومەران دەستیان کردووە بەسەر ئەو دەواازە سنوورێدا بۆ وەرگرتنی زانیاری زیاتر و ڕاستکردنەوەی ئەو زانیاران تا چەند وایەیان هەواڵەکان ناڕاست و نادروستن پامنێرمان بەختیار قادر ڕاستەوخۆ لەوێ لەگەڵماندایە بەختیار سڵاوت لێبێ چ زانیارێک لە سەبارەت بەوەی کە ئایا ئەو هەواڵانە تا چەند دروست بوون و کاروباری دەواازەکە چۆن بەڕێواچێت بەڵێ محەممەد سڵاو دوای ئەوەی لە کۆمەڵێک لە ڕاگەیانەکان وا بڵاو کرایەوە کە لە خاڵی سنووری حاجۆمەران تەنانەت لە نێو ناحی حاجۆمەرانی شێزەکانی حەشدی شعبی و سوپای پاسداران هاتوون ئەبینین کا محەممەد بەر لەوەی کە قسە لەگەڵ خەڵک بکەمەوێت دەواازەی نێودەوڵەتی حاجۆمەران تابلۆی دەواازەی نێودەوڵەتی حاجۆمەرانت نیشاندەم کە تاکو ئێستا لەو دەواازەیەدا هیچ ئاریشەیەک دەگۆڕێدانیا و هەروە ئەوەی ئەبینین کا بەشێک لە کارمەندان وارووا لە هێزەکانی ئاسایشی حاجۆمەران و چۆمان تەنانەت بەڕێوەبەری ناحیە حاجۆمەرانیش کە لێرەن لەوانە پرسم کە سەرزاری ئەوان هەواڵەکەم بۆ پشتڕاستکەنەوە کاک فەرزەنگ وەک بەڕێوەبەری ناحیە حاجۆمەران هیچ ئاریشەیەک هیچ گرفتەک لێرەوەکەوەی کە کۆمەڵێک مێدیا باسییان لەوە کرد بەڵێ بەخێر بێن بێگومان خۆتان دەبینن لە کەناڵەکەتان کە ئێمە ئێستا لە بەردەم دەواازەی نێودەوڵەتی حاجی عومەرانین هیچ کێشە و گرفتێک لە ئارادان نییە و هیچ جوولەیەکی سەربازیش نییە نەک هەر لە دەواازەکەمان بەرکو لە دەرەوەی سنووری دەواازەکەمان هیچ جوولەیەکی سەربازی نییە و ئەو هەواڵانش ڕەتدەکەینەوە کە گوایە پێش کەمێک ئێستا لە کەناڵەکان بڵاو بوونەوە هێزێکی حەشدی شعبی داخلی دەواازەکەمان بووە ئێمە ئەو هەواڵە ڕەت دەکەینەوە ئەم هەواڵانە دوورن لە ڕاستی و دەتوانم بڵێم ڕاستەوە خۆکەی ئێوە وەڵامێکە بۆ دووپاتی پروپاگندەکانی ئەم کەناڵانە باشە دەستان خۆشبی بەڵام ماوەی دوسێ ڕۆژێکە کە ئاڵوگۆڕی بازرگانی و هاموشۆی گەشتیاری وەستاوە تا ئێستا هیچ کۆبوونەوەتان لەگەڵ لایەنی ئێرانی کردووە یان لانی کەم ئەو ڕۆژانە دیارن کە دەواازەکە بکەوێتەوە کار نەخێر ئێمە لە ڕێگای پەیوەندیەکانمان لە کۆمەلگاوە هەوڵ دەدەین لەگەڵیان دابنیشین بتوانین قسێک بکەین لەم بابەتەوە بۆی دەرگایەکە بکەینەوە دووبارە بتوانین جوولەی بازرگانی دووبارە لەم دەواازەیە ڕێک بخەینەوە بەڵام تاکو ئێستا نەگەیشتینە نەتیجە باشە دەستان خۆشبی محەممەد دەمەوێت لەگەڵ بەڕێبەری ئاسایشی چۆمانیش قسە بکەم چون لە هەواڵەکەی و مێدیانەدا هاتبوو کاتجگە لە خاڵی سنووری حاجۆمەران تەنانەت حەشدی شعبی لە نێو سنتەری ناحیە حاجۆمەرانی کاک محمود بەڕێوەبەری ئاسایشی چۆمانە لەوە پرسم کاک محمود چ دڵنیاییە کە دەنە خەڵکی حاجۆمەران و ئەو ناوچە سنووریانە ئێستا ڕەوش بەگشتی لەو دەڤەرە چۆنە بەناوی خدای گەورە میهرەبان خۆتان جەنابتان دەبینن ئێستا ڕەوشی حاجمەران و کۆمەلگای حاجمەران و دەوروبەری حاجمەران ئارامیە لەو پەڕی ئارامیدایە ئەو دەماوەری حاجمەرانە ئەوەش دەواازەی حاجمەرانە هیچ ڕەوشێک لە ئارادانیە هیچ گرفتێک لە ئارادانیە لە حاجمەران کێشەکە زۆر ئارامە دڵنیای خەڵکی حاجمەران و چۆمان و سۆران و هەموو کوردستان دەکەینەوە ڕەوشەکە ئارامە هیچ لە گۆڕنیە و دنیا ئەمن و ئەمانە باشە بەشێک لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە بڵاو کردەوە کە بەشێک لە خێزانەکانی حاجۆمەران ماڵ و حاڵی خۆیان جێهێشتووە ئەوە تا چەندە ڕاستە بەداخەوە ئەو کەناڵە میدیانی ئەوانەی کە ئەو هەواڵە ناڕاستانە بڵاوەکەنەوە لە میدیاکانی خۆیان بابن بە چاوی خۆیان ببینن بارە دوورەوە لێدوان نەدەن بەخۆ بن فعلەن بن لەناو حاجۆمەران ئێمە ببینن خۆشیان ببینن دنیا هەر کەس لە ماڵی خۆی بە ئارامی نووسە دانیشتە دوکانەکان بازار کرایتەوە ئێستا هەموو خەڵک لەناو دوکانەکانی خۆیان بە ئارامی ئاسوودەیی ژیان بەسەر برن دەستان خۆشبی محەممەد دەمەوێت ئەوە بڵێم کە دوێنێ شەو کۆڵبەران لە پیرانشاری ڕۆژهەڵات کە جگە لە دەواازەی نێودەوڵەتی حاجۆمەران لێرە سنوورێکی نافەرمیشەیە کە کۆڵبەران ڕۆژانە کاڵاو کەلوپەل دەگوازنەوە دوێنێ شەو ژمارەیەکی زۆر لە کۆڵبەران چوو بوونە سەر قایمقامەتی پیرانشار سەرفەرمانداری پیرانشار داوایان کردبوو کە بەهۆی داخستنی سنوورەوە خەڵکێکی زۆر کاسبکارێکی زۆر بێکار دەبێت ئەگەر ئەم سنوورە نەکەنەوە ئەوە فشاری دیکە دروست دەکەن بۆیە ئەمڕۆ ئەو دەواازە سنووریە کراوە بوو واتە دەواازەی کۆڵبەری کراوە بوو کۆڵبەران هاتبوون بازرگانی لە دەواازە نافەرمیەکە دەستی بە جوڵەی بازرگانی کردبووە زۆر سپاس بۆ بەختیار قادر لە دەواازەی نێودەوڵەتی حاجۆمەرانەوە
هەستەبارەت بە گرژەکانی ئەمڕۆی شاری کەرکووک و دوای هێرشەکانی حەجی شەعبی بۆ ناو شارەوە قبوڵ نەکردنی دەسەڵاتی ئەو هێزە لەلایەن دانیشتوانی کەرکووکەوە بەشێکی زۆر لە دانیشتوانی کەرکووک ڕویان لە شارەکانی هەولێر و هەروەها چەمچەماڵ و سلێمانی کردووە. ئێستا پەیامنێرمان لە یەکێک لە مزگەوتەکانی چەمچەماڵ جەمال ئەحمەد جەمیلمان لەگەڵدایە. جەمال سڵاوت لێبێت، ڕەوشی ئەو دانیشتوان هاونیشتمانیانەی کەرکووک چۆنە کە ئێستا ڕویان لە شارەکانی تر کردووە بەتایبەت کە ئێستا تۆ لە چەمچەماڵی؟ بەڵێ من ئێستا لە مزگەوتی سالار فەقیم لە قەزای چەمچەماڵ بەشێک لە ئاوارەکان لە مزگەوتایە کە مزگەوتێکە سێ قاتە مزگەوتە هەموو قاتەکان پڕبوون لە ئاوارەکانی شاری کەرکووک. زۆربەی زۆری ئەو ئاوارانە کە بە ئاوارە ناوێن دەهێنی لێرە پیان ناخۆشە پیان بڵێن ئاوارە لەبەرەوەیە چەمچەماڵ بە ماڵی خۆیان دەزانن هەمویان باسی مرۆڤ دۆستی و خزم دۆستی و کورپەروەری خەڵکی چەمچەماڵ دەکەن ئەڵێن لە گەشتمان لەگەڵ گەشتماندا بۆ شاری چەمچەماڵ هەموو دەرگای ماڵەکانی چەمچەماڵ لەسەرمان کراوە بوو. ئێمە بەشێک لەو خەڵکی دانیشتوانی شاری کەرکووک کە هاتوینەتە چەمچەماڵ بەشێکمان خۆمان مزگەوتەکانمان هەڵبژاردووە ئەگنا دانیشتوانی قەزای چەمچەماڵ هەر هەمویان دێنە ئێرە پێمان دەڵێن ئەبێ بێنە ماڵەکانی ئێمە سفرەکانمان بەش ناکەن لەسەر یەک سفرە و لە یەک ماڵدا دەبین دەرگامان کراوە بێ بە ڕووتاندا. وەک ئەوەی من بینیم کۆمەڵێک گەنجی ڕۆشنبیری شاری چەمچەماڵ لێرە دەستی هاوکاریان بۆ ئەم ئاوارانی شاری کەرکووک ڕاکێشاوە خۆیان پیان ناخۆشیشە پیان بڵێن ئاوارە خواردن و پۆشاک و هەموو جێگەی نووسن و ئەوانەی کە پێویستیان بێ بۆ بەڕێکردنی ژیانیان لە مزگەوتەدا بۆیان دابین کردوون. ئەوان نەڵێن هەرچەنە ئێمە بە دڵتەنگی شارەکەی خۆمان جێهێڵا خەمی ئەومان بوو لە ژێر هەڕەشەی چەکدارانی حەجی شەعبیدا ڕوبەڕووی مەترسی بینەوە، بەڵام هەموو خەمەکانیان لەبیر بردینەوە بزانین ئەمە یەک لەو ئاوارانەیە کە لە شاری کەرکووکەوە هاتووەتە ئێرە. قسەی تۆ چییە بۆ چەمچەماڵەکان کە ئەوە دەستی هاوکاریان بۆ ئێوە ڕاکێشاوە لێرە؟ بەڕاستی دەستان خۆش بێت، دەستخۆشی لە خەڵکی چەمچەماڵەکەم. بەڕاستی خەڵکی چەمچەماڵ یعنی هەتا بەحتیانکەی کەمە، بەڕاستی پیاوانن، بەڕاستی خێرخوازن، یعنی هەموو شتێکان ئێوەشێتەوە. دەستخۆشی لە چەمچەماڵ ئەەکەم، بەڕاستی زۆر ئەوەن، یعنی زۆر بە پیرمانەوە هاتوون، دەستیان خۆش بێت. باشە، زۆر سپاس. من ئێستا یەک لەو کچانەی کە لە شاری کەرکووکی بە نابەدڵی جێهێشتەوە حەز دەکەم خۆیان قسە بکەن کە تۆ کەرکووکت جێهێشت. چی قسەیەکت هەیە بۆ جێهێشتنی کەرکووک؟ وەڵای دڵمان زۆر تەنگەکە لەوێ بە ناخۆشی بەڕێکەوتین بۆ ئێرە، بەڵام ئێستا هەموو شتێکیان لە بیرمان بردەوە. بەڕاستی خەڵکی چەمچەماڵ هیچ ئەم لە ئەولای تێنیە زۆر باشنە، تا ئێستا نەمازانی ئەوەندە باشن. واتە ئێوە خۆتان بە غەریبە نازان لە چەمچەماڵ؟ بە ماڵی خۆمان زانی هەمووشیان وتویانە دەبێ بێنە ماڵەکانمان، بەس خۆمان ئەلێن ئێرە عنی زۆر باشە، لێرەش خزمەتێکی باشمانەکەن، بەس بەڕاستی داوام لەوەیە کەوا کێشەکەمان زوو بۆ حەلکەن بگەڕێنەوە ماڵەکانی خۆمان. ئەم کچەشکە ئێمە گەشتین وەک تۆڕی میدیای ڕوودا و پڕ قسە بوو، قسەی زۆری هەبوو بیکا بۆ ڕوودا و حەز دەکەین ئێستا قسەکانی بکا بە تایبەتی بۆ جێهێشتنی کەرکووک. قسەی تۆ چی بۆ قسانەیە دویست بێت؟ من پێشەوەی کە کەرکووک جێبەرمێرە ئەمە سوپاسێکی تایبەت بۆ کەناڵی ڕوودا و تۆڕی میدیۆ بەڕاستی شەو ڕۆژیان خستوەتە سەر بۆ ئەوەی کەوا ئەو هەموو ئاگاداری شەڕی کەرکووک بەڕاستی شەڕێکی ناخۆش بوو، هەمووان دڵتەنگین، بەڵام ئێمە لێرە ئەمە سوپاسی هەموو شارۆچکەی چەمچەماڵکەین بەڕاستی خۆیان سەلمان کە ئێمە لێرە غەریب نین، چونکە بەڕاستی ئێمە هیچ بەبرای خۆیان و کەسوکاری خۆیان دەزانن. هەمیشە چەمچەماڵ پێشەنگ بوو، وەکو ئێمەش دەزانین کە ئەنفالێکی زۆریشی داوە. بەڵێ ما یەک لەو مامۆستانەی کە دەستی هاوکاری و معنی گروپەکان کە گەنجانی چەمچەماڵیان کۆ کردەوە بۆ هاوکاری ئەوێش قسەیەک بۆ ڕوودا بکە. بەڵێ دیارە وەکو پیشەی هەمیشەی خەڵکی چەمچەماڵ ڕۆشنبیران چالاکوانی ڕێکخراوەکان خەڵکانی خێرخواز خۆشبەختانە ئەمڕۆ توانیتیان کۆمەڵی هاوکاری بگەینن بەم خەڵکەکەین پێیان ناڵێن ئاوارە کە هەمویان خەڵکی خۆمان لێرانە و پێشیان وتۆ لە مزگەوتەکانیان نەبن، بەڵام هەستێنێکیان بۆ ئیسراحەتی خۆیان مزگەوتەکان هەڵبژاردووە، دەرگا کراوەتەوە بۆیان و لە خزمەتیانیان ئێمە. وەک بینیمانەوە ژیان و گوزەرانی دانیشتوانی کەرکووک بوون کە وەک هاتوونەتە چەمچەماڵ لێرە نیشتەجێ بوون. بەڵێ جەمال ئەحمەد جەمیل لە چەمچەماڵەوە زۆر سوپاس. بەڵێ بەڕێزان گەشتێکی هەواڵەکانمان پێشکردن بە خوای گەورەتانە سپێرم.